وەرن هەمومان پێکەوە نەورۆزی ئازادی سەری ساڵی نوێی کوردی لە قەندیلی سەربەرز پیرۆز بکەین. گەلی ئازادی خوازی کوردستان هەروەک دەزان ناگەری نەورۆز لە مێژووی کوردان و گەلانی ناوچەکەدا وەک هێمای سەرکەوتن لە بەرامبەر زوعا کەستەمکارەکان هەڵکراوە ئەو ڕۆژە بووەتەوە سەرخانێکی مەزن لە ژیانی کۆمەلگاکانی ناوچەکەدا. لە ڕۆژگاری ئەم ڕۆژماندا مەشخەڵی ئەو ئاگرە لە دەستی بەهێزی کوڕان و کچانی شۆڕژگەر و نەوەکانی کاوەی سەردەم و شاگردەکانی ڕێبەر ئاپۆپ لە سەدارتر و لە لووتکەی چیابەرزەکانی کوردستان دەگەشێتەوە و موژدەدەری سەرکەوتن ئەدا بەسەر ڕژێمە داگیرکەر و ئاکپەرستەکاندا کە بووەتە بەڵای سەری گەلان و مرۆڤایەتی گەلی ئێمە بە خۆراگەری گەریلا و شەڕڤانانی ئازادی و پێشمەرگەی وڵات پارێزەکانی کوردستان سەلماندویانە کە دەتوانێت بە هەزر و فەرسەفەی ڕێبەرایەتی ئازادەکەی بەڕابوون و ژیانەوە ڕیسانسێکی شۆڕژگێرانە گەلی کورد و گەلانی دیکەش هەستێنێتەوە ببێتە فاکتەر و هاندەر بۆ بەرپابوونی ئازادی و پێکەوە ژیانی گەریلا. ئەوە تا لە ئێسادا شۆڕشی ژن-ژیان ئازادی لە ناوچەکەدا سیستەمە ئۆلیگارشی و تۆتالیتارەکانی هێناوەتە سەر ئەژنۆ. نەورۆز تەنها بۆنەیەکی کللتوری و شادی نییە، بەڵکو نەورۆزی 2723 کوردی لە قەندیلی سەربڵند لە ناوەندی ڕەمزی خۆراگری دەکەین بە وەڵامگۆیەکی سیاسی دژی فاشسمی ئاکەپە و مەهەپە. تێکۆشان گەشتر و گەرمتر دەکەین لە بەرامبەر ناحەقی و نادادی دژی گەلەکەمان. بۆیە لێرەوە لە قەندیلی بەرخودان و ئازادی و ئازادیەوە بانگەوازی دەکەین بۆ تەواوی گەلی وڵات پارێز و سەرجەم لایەنە سیاسەکان و چین و توێژەکانی کۆمەلگا و پێکاتە و ئاین و ئاینزاکانی جڤاکی ڕەنگینی کوردستان. وەرن پێکەوە جەژنی نەورۆز هێمای سەرکەوتن و ئاشتی و برایەتی و گەلان لە قەندیلی قەلای خۆراگری و ئازادی پیرۆز بکەین. بانگی ئازادی بدەین بە گوێی جیهان و بڵێین ئیدی کاتی ئازادیە و کۆتایی فاشزم و داگیرکاریە. ڕۆژی تێکۆشان و نەورۆزی سەرکەوتنی کوردەواریە لە ژێر ڕۆشنایی ئەو تیشکە ڕووناکەی لە ئیمڕالیەوە دێت و بە گەرمایی ڕۆحی نەورۆز پەیمانی لۆزان هەڵدەوەشێنێتەوە بە فەلسەفەی ژن-ژیان ئازادی هەنگاوەکانی بۆ جێگیرکردنی کۆنفیدرالیزمی دیموکراتیک بەهێزتر دەکەین.